لەم چەند ساڵی بڵێن ڕابردووە و گرنگی بەوە ئەدرێت کە چۆن بتوانێت چەندین خۆل و چەندی پێشاگەی تایبەتی بۆ بکرێتەوە بتوانرێت کاری جوانتری لەسەر بکرێت ئەویش بابەتی جواننووسیە دیارە زۆر کات گلەی لەوە کرێت کە ئێستا بەهۆی هاتنی تەکنەلۆژیا و بڵێن مۆبایل و زۆر لەو بابەتانەی تایبانی کە هەیە و بڵێن کۆمپیوتەر و زۆر بابەتەکانی تر لە ئێستاە جواننووسی یاخۆت خۆشنووسی بە شێوەیەکی گشتی ئەبینین کە گرنگی و تایبەتمەندی نەماوە بەڵام لە ڕێگەی خولەکان و لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزاوە هەوڵ ئەدرێت کە بڵین چەند کەسێک ڕابهێنرێ بۆی ئەم هونەرە جوانە بە بەردەوامی بمێنێتەوە و بتوانرێت چەندین بڵین بابەتی گرنگیش بڵێن پێی بنووسێت و دیارە لە ئێستا بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانی خولێکی جواننووسی کرایەوە و چەندین کەسی بەهرەمەند توانیان کە بەشداری تیا بکەن و چەندین مامۆستای بەئەزموونیش بتوانیان خولەکە بڵێنەوە و دواتریش بڕوانامە دابش بکرێت. ڕێکخراوی گەشە پێدانی مەدەنیە CDO بە هاوبەشی گرۆی جواننووسانی سلێمانی خولێکی جواننووسی بە خۆبەخشی کردەوە لەسەر فێربوونی ڕێکنووسی و خەتی ئاسایی و فێربوونی سەرەتایەک لە خەتی ڕوقعە. لە خولەکەدا 48 فێرخواز بە شێوەی 2 گروپ بەشداریان کرد. دواتر بڕوانامەی بەشداربوون بەخشرا بەسەر فێرخوازەکانە.